سڵاو لە تۆش سڵاو لە هەولێری خۆشەویست زۆر سپاس بەخێرەوەی بۆ فامیلی مۆڵ. سپاس دەکەم چاوەکەمی بشیت. جەوی فامیلی مۆڵت بێ چۆنە چۆنەی بینی؟ خۆشە خۆ یەکەم جارم نەبێمە فامیلی مۆڵ بەس ئەکید زۆر خۆشە چکە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە بە مەبەستێکی تایبەت هاتووین. ڕاستە یەخوا بەخێر بێ. گوڵی خان پێیان وتم پێی بڵم کە هۆکاری ئەو نازداریە چیە تاو کەستەماوەتەوە چی وا جوانە؟ بۆ ماوەیە بۆ ماوەتەوە کێ چووی؟ دایکم دایکش داوە جوانە؟ ئەرە وەڵا لەخوا بەزدە بێ دایکم جوانە ماشەڵڵا تەقریبەن 74 ساڵە بیبینە وانی ینی زۆر پیر نەبووە باشە. سڵاوت لێ بێ دایەجان. قوربانە بە منی سڵاوێ بۆ دایکی خۆشەویستم. سپاس یاخوا. گوڵی خان شتێکی خۆشم بۆ ناگەڕیتەوە پێش ئەوەی بچینە ناو بەرنامە و ئەنی کەش و هەوای پرۆگرامی دروستکەین و پرسیار لێ بکەم. جا دایمە لەم مووقیفانە شتێ لەبیر دەچێتەوە. نازانم ئێستا چی و باسکەم حالیە نیچم لە خەیاڵ. دەنگیشت خۆش نییە؟ نەبەخوا دەنگم خۆش نییە بۆ خوا دەنگیشت خۆشە ها وەکو خۆت چۆن خۆ جوانە دەنگیشت داوە جوانە دەی بەم بڵات دەنگم بۆ گۆرانی خۆش نییە بەس بە شێوێکی ئام بۆ پێشکەشکاری و شێعر و ئەو شتانە لە کاتی شتێکم پێشکەشکەی؟ بەخواستایچم لە خیاڵ نییە. بەخوا با بەخیاڵ تا بێتەوە. نازانم بڕوا بکەی شتێکم لەبیر نییە. باشە بە سەراتێکی خۆشی گەرمەساتم بۆ بڵێ ینی بۆ نمونە چ شتێکە لە هەتاوەکو ئێستا ئەو مووقیفی کە لە گەرمەسات ڕوویدا بێ بۆ نمونە لە بیرت نەچێتەوە بڵێ ئەو شتا لە کاتێک پێم بڵێن ئەو شتم لە خەیاڵە من. باشە شتێکی خۆشە بۆ گەرمەوە بالفعلەوە بیری هێنامەوە. ئێمە لە کاتی گەرمەسات ڕۆژانە لە سعات هەشتی بەیانیەوە زۆر جار هەتاکو و 11 شەو تەسویرەکەین. جا جاری وهەیە خواردن بۆمانیەت جاری وایە خۆمان دروستیەکەین لەوێ. ئەو جارە خواردنەکە یەکێک لە برادران دروستی کرده بوو ڕێزمێ بۆ کاک حەمەمەولوو ئەو چێشتەکەی لێ نابوو لە باتی خوێ بکاتە ناو چێشتەکان شەکری تێکرده بوو. ئەو خواردە بێسە چتامێکی لاتوێ. نەمانزانیەر چی بکەین چی دووریش بووین ناگەشتی نەی شوێنێ وەڵای تر بۆمان نەخورا بە ناچاری خواردان. وەڵی تۆزێکیمان خواردە ها تۆزێک گوتمانەرەوە نابڵین بۆی بتوانین بڕ بکەین کارەکارمان بکەین جار بالفعل جاری کەشتیشکەمان بەسەرهاو من چام تێکرد لە بیدایەت و تازات و مەناو گەرمەساتەوە لە باتی شەکر منیش خەم کرد بە ناو چاکەوە جا من عادەتەن دایمە چا حەزەکەم یەکەم دانش بۆ خۆم دانێم جا پێم بڵێن ئەو بۆچی بۆ خۆت یەکەم چادانی چۆن شتی وا بێڵم ئەوە لە بەرەوەی تێستی کەم بەس خۆ باشترە یەکەم جار زەڕبەکە بەرخۆتەکە جا لەگەڵ خواردم خۆم زانیم ڕام کرد دەژورەوتم کەس نەیخوا لێم تێکچووە هەر هەمووی ئەرەوەڵا لە ماڵێک بوو نەمزانی کامە شەکر و کامە خوێ هەمووشی عیاریتیا بوو من لە ماڵی خۆمە عیارە بەس لە ناو شەکرایە چوزام لێم تێکچوو دەستەکان خۆش بە گوڵی خان زۆر سپاس بە قوربان باشەوە پرسیارت لێ بکەم لە چه پرسیارەکە ینی لە چ بوارێکە زۆر باشی بێجگە لە بواری سینەما و ئەکتەری ئۆشتان زانیار لە چ شتێکی ترا هەیە هەر شتێک بێ گوێ نایە هەر شتێک بێ بەس بە شێوێکی عام خۆمەر حەزم لە پرسیارەکە لە باری ڕیال مەدرید و کریستیانۆ ئەوانە بێ زۆر پێم خۆش هاندەری کامەیانی هاندەری ڕیال مەدریدم و کریستیانۆ لە هەر شوێنێک بێ لەگەڵیام یعنی کریستیانە بشتە هەر شوێنێک و تۆ بیتە لایەنگرێ ویانێ ئەوم ئێستا لەگەڵ نەسری سعودیام وەڵی گوڵی خان ئێستێمە دژیەکین بەڕاستە بەس نەڵی بەرشەلۆنە بەرەوەڵە وا من حەز دەکەم بەرشەلۆنە حتا ماوە دەرنەچێت بخوامش حەزەکەم ڕیال مەدرید هەتا ماوە دەرنەچێت خاصە ئەو شوێنی کە کریستیانۆی لێ نانە دەرەچێت بەس ئێمە کێشەی خۆمان ناکەینەوە بینەوە ئەکید نەخێر ئێمە لەگەڵ ئاشتیین بێگومان لە من مادام میوانم لێرە پرسیارێکی سوکم بۆ دا بەس سەرچاو پرسیارەکەی من ئەمڕۆڵێم مانگ ڕووناکی لە چی وەردەگرێ مانگ لە من الله ئەو جوابە مانگ ڕووناکی لە گوڵە خان وەرگرە جەماعەت نابێگومانەوە بەس بۆ خۆشی بوو بەسەر حتمما چوزام لە خۆرەوە وەریەگرێ بۆچی تۆ نەکەین بە خۆر و مانگێژ ڕووناکیت لە وەرگرێ زۆر سپاس خۆشم یەکتر نەموت بەساڵ چاو ماچەکەم دەستەکان خۆش بێ وەڵامەکەی زۆر دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس پێشەوەی خەڵاتەکەت بدەمێ هیچ هەیە بۆ کەناڵی دیمەن بۆ گەرمەسات بێگومان سپاسێکی بێپیانم هەیە بۆ کەناڵی دیمەن سڵاوم هەیە هەر لە بەڕێوبەرەوە هەتاوکو بچووکترین کەس لەو کەناڵە جوانە خۆم بە یەکێک کەزانم لە کەناڵی دیمەن و ئینشاڵڵا هەر لەگەڵیانە بم خۆشحاڵم کە لە ناو ستافی گەرمەساتام چاوی یەک بە یەکیان ماچەکەم دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس مەمنون خەڵاتەکە